بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لەبێت. لە بەرنامەی تەندروستی ئەم جارەیە باز لە بابەتێکەکەین کە لە ڕاستیدا ئێستا باس و خواسێکی زۆری لەسرە، بە تایبەتی دوایەوەی کە زانست پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە و سەرچاوە زانستیەکان زۆرن و ئێستا ئەویش ئەو بابەتێش بریتە لە مەسەلەی یادەرمانی کە ئێستا هەمووتان لەوانەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندان بابەت و ڤیدیۆتان بینی بێ سەبارەت بە سوود یا زیانی یەکێک لە گیادەرمانیەکان کە بە زۆرینەی بابەتەکان باز لە سوودی ئەکا بەڕادەیەک گەشتۆتە ئەوەی کە هەندێک جار ئێمە دەبینین نووسراوە فڵان گیادەرمانی چارەسەری کۆتایی شێرپەنجە و چی و چەندی نەخۆشی دەکات. لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ڕەهێڵ فەرهاد کە پزیشکی دەرمانسازە و شارەزایە لە بواری خۆراک و دەرمانە سروشتیەکان باسێک لەم بابەتە دەکەین وەکو خۆی بزانین لە ڕووی زانستیەوە گیادەرمانی چییە، جیاوازی چیە لەگەڵ دەرمان و ئایا ڕۆڵیان چییە، ئەرکیان چییە، سوودیان چییە لە چارەسەرکردنی نەخۆشیەکاندا و بە چ شێوازێک سوودی ئەبێت. دکتۆر گیان بەخێر بی. زۆر سوپاس دکتۆر گیان. سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس. با سەرەتا بزانین کە ئەڵێن گیادەرمانی فەرقی چییە لەگەڵ دەرمان، گیادەرمانی چییە؟ ئایا هەر دەرمانە ئەو گیایە کە خراوەتە پێشەوە یعنی هەمووی لە گیا دروستەکرێ؟ ئایا ئەی دەرمانی دیکە ئەو دەرمانی کە شەریکەکانی دەرمان دروستی ئەەکەن و بە شێوەی بۆ شێوە جیاوازانی کە لە دەرمانخانەکان هەیە ئەمان لە گیا دەرنەهێنراون هیچیان گیا ڕۆڵی نییە لە دروستکردنی ئەمانەیە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە گیا دەرمانی بە پێ و پێناسەی کە WHO بۆی داناوە بەو ڕووەکانە ئەوترێ کە توانای بەرهەمهێنانی سێکەندەری مێتابۆلایتیان هەیە، واتە کۆمپاوند و مادەیەکیان هەیە کە ئەتوانرێ سوودی لێ ببینرێ لە ڕێگریکردنی نەخۆشی و لە چارەسەرکردنی نەخۆشی یاخود لە کەمکردنەوەی نیشانی نەخۆشی. ئەمە بە پێی ئەو ستانداردی کە بۆی دانراوەکو پێناسە. سەبارەت بەوەی کە ئایا دەرمان خۆی لە ڕۆکۆ بەرهەم نێنراوە، سەرچاوی سەرەکی دەرمان چەند سەرچاوەیەکمان هەیە بۆ دروستکردنی دەرمانی ئەوەی کە دەرمانی شەریکە ئەو دەرمانانی کە ئێستا بە دەرمانی کیمیایی ناوزەند دەکرێت لە ناو سەیدەلەکان ئەفرۆشرێ تقریبەن بەشێکی باشیان لە ڕۆکەوە بەرهەمهێنراون. واگەر ئێمە بین تەرکیز خینە سەر ڕۆڵی ڕۆک لە دروستکردنی دەرمانە، لە ڕاستیە دۆزینەوەی دەرمان لە ڕۆکەوە خۆی بینێتەوە لە سێ قۆناغا. سەرەتا پێشەوەی کە عیلم بۆ شێوازە تەتەور بکات تقریبەن 3000 ساڵ پێش زاین میسرە کۆنەکان و سینیەکان سوودیان لە ڕۆک بینیوە بۆ چارەسەری نەخۆشی. دواتە دوای پێشکەوتنی بڵین تەکنەلۆژیا و هەروە پێشکەوتنی زانست هێنراوتیان بزانین ئەم ڕۆکەی کە ئاوا ئەم کاریگەری هەیە بزانین چ پێکهاتەی کێتیکەوە کە ئەم کاریگەری هەبێ وابێت ئێمە کە کاریگەری لاوەکی ڕۆکەکە کەم بکەینەوە و کاریگەری باشەکەی بەهێزکەین. بۆیە قۆناغی دوم دەستی پێکرد کە مادە فعالەکە لە ڕۆک دەرهێنرا، ئەو مادەی کە سوودەکەی لێوەرەگیرێ دەرهێنرا کرا بە دەرمان. قۆناغی سێم ئێستا هاتوون هاوشێوەی ئەو پێکهاتەی کە لە ناو ڕۆکە هەیە دەرمان دروست دەکرێت لە مختبەرە بە هەمان نزیکەی هەمان ستراکچەر و پێکهاتەی کە لە ناو پلانتەکە هەیە بە کاریگەری کەمتر. واتە ئەو دەرمانانی کە ئێستا هەیە بە چەندین توێژینەوەی ینی ئەو دەورەیە ڕۆشتووە بەست لە دەرمانی ناو دەرمانی کۆمپانیەکانی ئەوانەی کە لە ڕۆکەوە دەرهێنراون باسی ئەوانە ناکەین کە لە میکرۆ، باسی ئەوانە ناکەین کە لە سەرچاوی ترەوە دروستکراون یان خۆیان لە مختبەرە دروستکراون، باسی ئەو دەرمانانێکین کە لە ناو سەیدەلەیە هەن و سەرچاوەکەی ڕۆکە. ئەم دەرمانانە دوای توێژینەوەی زۆر، دوای ئەوەی کە توێژینەوە کراوە لەسەر سەلامەتی ئەم دەرمانانە و لەسەر کەمکردنەوەی کاریگەری لاوەکیەکان اینجا خرانە ناو مارکێتەکان و خرانە ناو سەیدەلەکانە. واتە ئەگەر بڵین دەرمان ئەو دەرمانانەی کە لە ڕۆکۆ دەرهێناون ڕۆحی ڕۆکەکەن ئەو دروسترە، بەڵام ئێمە ئەگەر بین
ڕۆکەکە بە تەنیا بەکاربێنین کاریگەریەکی وەکو دەرمانەکە نییە. طبعاً لەو ماوەی پێشوویە کە بەشداریمان لە شانازێمان پێبەخشا کە بەشداریمان لە کۆرسێکی زانکۆی مینۆستۆی ئەمریکادا کرد کە کۆرسەکە بە ماوەی تقریبان 6 بۆ 7 هەفتە بوو بە وردی باسی ئەوە کرا کە ڕۆک چ کاتێک بەکارهێنرێ و ڕۆک چی جیاوازیەکی لەگەڵ دەرمانە. من لە چەند خاڵێکە کورتێکەمەوە جیاوازی گیادەرمانی لەگەڵ دەرمانی کیمیاییە ئەوەی کە پێوتری کیمیاوی ناوە دروستە پێشەوەی خاڵەکان ئەگەر ناوی بنین هەموو دەرمانێک ئەکرێ ئەو ناوی لێ برنێت چونکە پێکاتەکەی پێکاتێکی کیمیایی تەنانەت ڕۆکەکەش پێکاتە کیمیاکەیەتی کەواکە ئەو کاریگەریمان بۆ دروستکە بۆ ناوێکی ئاسایی لە ڕاستیە. بەڵام خەڵک وا تێنەگا کە دەرمانی کیمیایی هەر بۆ شێرپەنجەیە نا هەموو دەرمانەکان دەرمانی کیمیایی. دەرمانی کیمیایی یەک پێکاتی کیمیایی تایە بەڵام گیا دەرمانی چەندین پێکاتی تایە. کاڵێن یەک پێکاتە واتە تۆ ئەگەر تووشی کاریگەری لاوەکی بیت تووشی کاریگەری لاوەکی یەک دەرمانەبی یەک پێکاتەبی. بەڵام ڕۆک ئەگەر تووشی کاریگەری لاوەکی بیت چەند پێکاتەیەکی تایە. باش دووهەم کاریگەری دەرمان خێراتر و بەهێزترە بەڵام کاریگەری ڕۆک هێواشتر و لاواسترە. سێهەم کاریگەری لاوەکی دەرمانی کیمیایی باشە لەوانەیە زیاتر بێ لەوانەیە زیاتر بێت چونکە مادە فعالەکەی بەهێزەکەی تایە. بەڵام کاریگەری لاوەکی ڕۆک کەمترە. کاریگەری لاوەکی چونکە کاریگەری خۆشی بۆ چارەسەرەکە کەم چونکە هەر خودی کاریگەریەکەی خۆشی کەمترە. جا لە ڕاستیە ئەمە ئاماژە بۆ بم کە ئەڵێن کاریگەری لاوەکی کەمترە بالای خەڵکی وا نەزانرێت کە ڕۆک کاریگەری لاوەکی نییە کە دواتر ئەگەر شەڵام وڵات هەبوو باسی کۆمەڵە کاریگەری لاوەکی مەترسیدار یاخود کوژەری لەسەر دەرمانەکە. ئەمە وای کردووە کە خەڵک واز لە دەرمانە کیمیاکە بێنێ پەنابەرێتە بەر دەرمانە گیایەکە لەبەر ئەوەی کەوا ئەزانێ ئەمە کاریگەری لاوەکی نییە کە ئەمە غەڵەتێکی زانستیە و هەر کەسێک لەژێر هەر ناونیشانێکە بانگەشە بۆ ئەمە بکات ئەمە بانگەشەیەکی نازانستیە نابێت کەس بڕای پێ بکات. هەموو گیادەرمانیەکان هەڵگری تایبەتمەندی باشن و کاریگەری لاوەکی شانەیەکو دەرمان. زۆر باشە دکتۆر ڕەهێڵ بە شێوەیەکی گشتی جیاوازیەکی جوانت کرد لە نێوان دەرمانەوەی کە کۆمپانیەکان لە ڕووی زانستیەوە بەرهەمی هێنن لەگەڵ گیادەرمانی. بەڵام بۆ خۆی گیادەرمانیش ناتوانین بڵێن چەند شێوەیەکمان هەیە لەوانەیە کەسانێک هەبن بە شێوەیەکی نائەکادیمی خۆیان ئەم ڕۆکە بێن و ئامادەی بکەن و بیدەن یا لەوانەیە گیادەرمانیش بە شێوەی ئەکادیمی و زانستیش بەرهەم بێت. کاک دکتۆر یا توانین بڵێن ببوورە زانستی بەکارهێنانی گیادەرمانی هەر بریتە لەو دەرمانانی کە لە ڕۆک بەرهەم دێن. طبعاً لە عالەمە بە بێ ئەحسایی کە لە WHO بڵاوبووتەوە لە 180 خەڵکی کە نزیکەی 4 ملیار خەڵک لە عالەمە ساڵانە گیادەرمانی بەکارهێنن. بۆچی بۆ ئەوەی کەوا ئازان ئەمە کاریگەری لاوەکی کەمترە. فعلا ئەمەژەمان پێ کاریگەری لاوەکی کەمترە بەڵام ئەگەر وریانە بیت لە کێ وەرەگری چ کاتێک وەری ئەگری چۆن وەری ئەگریت ئەمە کاریگەری لاوەکیەکەی چەند قاتەکات. چونکە ئەمە توێژینەوەیەکە کە لە وڵاتی ئوسترالیا کراوە کە ئەم ئێوارێ ڕامکێشە ئاماژە بەوە ئەدات ئەوانەی کە ئەو گیادەرمانیانەی کە لە وڵاتی ئوسترالیا بەکارهێنراون توێژینەوەیان کردووە لەبەرەوەی لە سەرچاوەیەکی بڕاپێکراو و لەژێر کۆنتترۆلێکی ڕێکوپێکە وەرنەگیراوە ئەم ڕۆکانە ئەگەر خۆشیان باش بووبن پیس بوون بە کۆمەڵی مادەی وەکو قڕقشم و وەکو مس و ئەم کانزا قورسانە کە ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە ژەهراوی بوون لە کەسەکە دروست بکە گورچیلیان لە کار بکەوێت ئەوانەی کە لەوانەیە گیاکە خۆی کە بەکار هاتووە گیاکە خۆی سەلامەت بوو بێ و کاریگەری لاوەکی کەم بوو بێ و سوودەکەشی سوودێکی باشی هەبوو بێ بەڵام لەبەرەوەی تەکنیکی ئامادەکردنەکەی شێوازی ئامادەکردنەکەی شێوازێکی زانستی نەبووە بۆیە بووەتە هۆی ئەوەی کە کەسەکە تووشی ژاراوی بوون ببێ. بۆیە زۆر گرنگە بزانی کۆمەڵێک هۆکار و ئەمەلەیەکە کە بڕیار بدەین لەسەروی چ جۆرە گیاک بەکاربێنین. ئەگەر قەرارە ئێمە مەسەلەن گوڵەبەی بوون بەکاربێنین بۆ شەقیقە کە ئەمە چەندین توێژینەوەی لەسەرەوە و دەرکەوتووە کە کاریگەریکی باشی هەیە ئەبێ سەرەتا بزانین ئێمە چ کاتێک گوڵەبەی بوون وەرەگرین ینی وەکوڵە کۆیەکەینەوە چ کاتێک وەرەگرین چ کاتێک کۆیەکەینەوە کێ کۆیەکاتەوە چۆن کۆیەکاتەوە لەکوێ هەڵەگیرێ باشە و ئایا چەند بڕوەرەگیرێ و ئایا بە چ تەکنیکی ئامادەکرێ ئەکوڵێنرێ
ئایا هەر بە وشکی ئەخرێتە ناو کەپسولەوە ئەخورێ ئەمان هەمووی کاریگەری هەیە لەسەر کاریگەری دەرمانەکە هەر یەکێک لەمانە یعنی ئەگەر کەسێک گوریانە بێ لە کاتی وەرگرتنی ئەم گوڵەبەی بوونەیە یاخود پاک و خاوێنی ڕانەگرێ لەوانەیە کۆنتامینێشن بێ بە کۆمەڵای بەکتریا ڤایرۆس بێتە هۆی ژاهرایی بوونی کەسەکە بۆی هەموو ئەمانە زۆر گرنگە ڕەچاو بکرێ زۆر گرنگە لە کەسی ئەکادیمی ئەو شتە وەربگیرێ ئەمە کۆنتترۆلکردنی گیادەرمانی و چاودێریکردنی کوالیتی گیادەرمانی بەداخەوە وڵاتی ئێمە لە دوای هەموو وڵاتەکانەوە و هەموو عالم خۆی بەدەستەوە ئەناڵێنە چونکە FDA کە ڕێکخراوێکە چاودێری کوالیتی و کوالیتی دەرمانەکە هێربەڵ مێدیسنی لە خۆی جا کردوێتەوە و لە زمانی ئەوانانیە کە متابعەیەکە بۆیە ئەو کۆمپانیایانی کە مامەڵە بازرگانی بە گیادەرمانیەوەکەن ئەویان قۆستوتەوە لەژێر چاودێریان نین باشە و بۆ تەکنیکی کە خۆیان بە باشێزانن گیادەرمانەکانە خەنە بازار زۆر باشە کاک دکتۆر کەواتە بە پێی و قسانی باست کرد هۆشیارێکی تەواو پێویستە لەلایەن هاوڵاتیانەوە سەبارەت بە گیادەرمانیەکان وەک باست کرد بزان چی بەکارهێنن چۆن بەکارهێنن ئەو هۆشیاری و ڕۆشنبیریە بەرامبەر بە گیادەرمانی لە کوردستان خۆت ئەیبینی بەداخەوە هەروەکو چۆن ناومێدم لە هۆشیاری خەڵک لەسەر بەکارهێنانی دەرمان بە هەمان چەند قاتی ئەوە دڵگرانم لەوەی کە هۆشیاری خەڵک لەسەر بەکارهێنانی گیادەرمانی لە ئاستێکی زۆر خراپایە و ئەمە وای کردووە کە بەداخەوە گوێبیستی چەندین هەواڵی دڵتەزێن بین کە کەسێک بە بیانووی ئەوەی کە گیادەرمانی بەکارێنێ بە دابەزانانی کێشی لەبەروی کاریگەری لاوەکی کەمترە پەنای بردوۆتە بەر بەکارێنانی ئەو مادانەی ئەو دەرمانانی کە لەسەر فەیسبوک و ئینستاگرام لەژێر ناوی گیادەرمانیە بانگەشیان بۆ کرێ بە دابەزانی کێش و دوجار گیان لەدەستەدا بەداخەوە هەم ئەوانەی کە گیادەرمانی پێشنیارەکەن بۆ کەسەکە لە کەسی پرۆفیشناڵ نین لەسەر تەنها لەسەر ئەساسی ئەتوانم بڵێم بەشێکی زۆریان لەسەر ئەساسی تەجروبە پێشنیاری کۆمەڵی ڕووەکەکان یا لەوەی کە بیستویانە بزەبت و چەندینیان ئەبیستی ئەسڵەن هەر ڕۆژێک لە ڕۆژان هەر نەیزانی و بایۆلۆجی جسمی ئینسان چۆنە و فسیۆلۆژی ئێمە چۆن لەشی ئێمە چۆن ئیشەکار ئیشی جگەر چیە ئیشی گورچیلە چییە چین ئەو مادانی کە زەرەر بە گورچیلە و جگەر گەێنن کاتێک دەرمانێک ئەچێتە ناو جسممان ئەکرێت چۆن کاریگەری لەسەر جگەر و گورچیلە و دڵ و کۆ دابنێ بۆیە بەداخەوە بەڵام ئەمانە ئەم کەسانە هیچ زەمبێکیانی ئەگەر کەسێک نەچێتە شوێنەکە ئەگەر من کەسێک بم ئەگەر نەخۆش نێت داوا لە من بکە بڵێ پێشنیاری شتێکم بۆ بکەم من 2000 خۆ ناچم یەخەی خەڵک بگرم بڵێم وەرن با ئەوتان بۆ پێشنیار بکەم لە عالەمە ئەو شوێنانەی کە ئیش لەسەر گیادەرمانیەکەن شوێنی تایبەتن کەسانی پسپۆڕن کە بەلایانی کەمەوە ماستەر یا دکتۆرایان هەیە لە بواری گیادەرمانیە خاوەنی مۆنۆگرافی خۆیانن و ئیش لەسەر ریسەرچ و بەحسەکەن کەواتە بە تەحەداوە ئەڵێم لە هەموو کوردستانە کەسێک کاتێک پێشنیاری دەرمان گیایەکە کات بۆ کەسێک بۆ ڕۆکێکەکە بۆ نەخۆشێک لەسەر ئەساسی ڕیسەرچ و بەحث نییە زۆر باشە کاک دکتۆر با خاڵێکی دیکە باس بکەین ئێستا من بە بیرما هات کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە مەسەلەی هەڵە بەکارهێنانی گیادەرمانی وا دابنێ شوێنێک هەیە گیادەرمانی ئەفرۆشی ئەم گیادەرمانیانە بەو هەموو ڕێکارە زانستی کە دکتۆر ڕێڵ باسی کرد ڕێک هەڵگیراوە بڕی زانستیە سوودی هەیە بۆ نمونە بۆ ڕەبووە باشە بەڵام خەلەلەکە لە چیایە ئەم نەخۆشەکە ئەڕوا بە کۆکە و بە تەنگە نەفەسی ئەو کەسەی کە لەوەیە پزیشک نییە تا تەشخیصی بکە ڕاستە نەخۆشەکە بۆ نمونە بە تەنگە نەفەسی و بە کۆکە یا بە هەر گرفتێکی دیکەی تەندروستی کە ئەڕوا وا دابنێ ئەو دەرمانانەیش کە لای ئەو کەسە بەڕێزەیە گیادەرمانی دروستن و سەلامەتن و بە تەواویش گونجاون بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان بەڵام کە پزیشک نەبوو نەیتوانی جای بکاتەوە تەشخیصی نەخۆشیەکە بکات سەرەتا چۆن ئەتوانێت گیادەرمانی پێ بدە یعنی ئەگەر تۆ جەنابەت پزیشک نەبووی لەوێ نەتوانی تەشخیص بکەیت با 1000 جار دەرمانت هەبێ ئەمە بۆ شەکرێ و ئەمە بۆ ڕەبۆی و ئەمە بۆ فڵان شتەوە ئەمە یارمەتی کە تۆ نەتوانی ئێمە خۆت ئەزانی جەنابیشت پزیشکی کۆکە و تەنگە نەفەسی لەوانەیە نیشانی دەیان نەخۆشی بێت من ناتوانم تا پزیشکی پسپۆڕی بوارەکە نەبم تەشخیصی بکەم کە کامەیانە کەواتە خەلەلێکی دیکە بریتێنە لەوەی لێرە لەوانەیە ئەوان ڕاستەخۆ نەخۆش ببین بەڵام لە وڵاتان لەوانەیە لای پزیشکەوە یا دوایەوەی تەشخیصەکرێ نەخۆش ئاڕاستیان بکرێ وەکو یاریدە دەرێک بۆ نەخۆشیەکان یا خود وەکو جەنابەت باس کرد تەنها مەشغوڵی لێکۆڵینەوە و ریسێرچارد بن لەسەرەوەی کە بزان فڵان نەخۆشی چ دەرمانێک بووی باشە کاک دکتۆریان مشکلێکی زۆر گەورەیە یعنی کاتێک وەکو جەنابەت ئاماژت پێدا نەخۆشێک ئەچێتە بڵێن
سەیدەلەیەکی گیادەرمانی باوا ناوێن باشە دوکانێکی گیادەرمانی وا دروسترە ئەم کەسە بەبێ ئەوەی طبعاً لە ماوەی ئەو کۆرسی کە بەشداریمان کرد کۆمەڵەشت ڕێنمایی درا بەوانی کە بەشدار بوون یەکەم وترا ئەو کەسانی کە دێن ئەبێ فامیلیستریکی زۆر باشیان لێ وەربگیرێت و هیستریەکی تەواویان لە خۆیان وەربگیرێت و بزان چ دەرمانێ بەکارێنن لەسەر چ دەرمانەکەن خۆیان چیان و ئایا سەردانی دکتۆریان کردووە یان نا تەشخیسەکان هێناوە لەگەڵ تەشخیسیان هێناوە لەگەڵ خۆیان یان نا لە عالەمە گیادەرمانی کاتێ درێ بە نەخۆش کە نەخۆش لە مەرحەلەکانی سەرەتای نەخۆشیاب ینی بۆ حاڵەتی مایڵد بەکارێن واتە بۆ حاڵەتی سادە و ئەو کەسێک مەسەلەن هەڵامەتێکی بەسیتی گرتووە بزەبت و کاتێک زۆر جار دکتۆرەکان بۆ وەکو سەپۆرت و پاڵپشتێک بۆ دەرمانەکانی خۆیان پێشنیاری کۆمەڵی گیادەرمانیەکەن ئەی نووسن لە ڕەچەتەیە ئەچێتە سنتەرە گیادەرمانیەکە و گیاکە ئاتێکەواتە دکتۆرەکە زۆر جار پێشنیاری ئەمەکە نەک کەسێک بەبێ ئەوەی بزانێ نەخۆشیەکە چییە مێژووی ئەم نەخۆشیە چی ئەم کەسە چ نەخۆشیێکی بۆ پێشتر ینی یەک نمونەی بەسیت بۆ بەڕێستان باس کاتێک کەسێک چۆری خوێنی هەیە لە لای خۆمان وا باوە زۆربیان عادەتەن نەخۆشی دڵیشان هەیە ئەسپرین بەکارێن لە هەمان کاتیشا کاتێک گوێبیست یەکێک گەبێ ئەڵێ سیر زۆر باشە بۆ دابەزاننی چۆری خوێن لە کاتێکە سیر و ئەسپرین بە یەکەوە هینیان هەیە ینی تەزاڕوو بکەن هەردوویان لە ڕووی پزیشکیەوە زۆر گونجاو نییە چونکە هەردووگیان خوێن تاڕەکەنەوە لەوانەیە بێتەوەی نەزیف لە شوێنێک باشە کەواتە ئەگەر ئەم کەسە هوشار نەبێت لەسەرەوەی کە بزانێ ئەم کەسە چی دەرمانێ بەکارێنێ ئێستا بۆ تەشخیصە دەقیقەکەی چییە نەخۆشەکە لە باتیەوەی بەرەو باشبوون بڕە بەرەو خراپتر ڕڕوە حاڵەتمان هەبووە لە بۆ شێوازە کەسەکە کۆکەیەکی هەبووە یا هەناسەتنیەکی بووە کە بەهۆی دڵیەوە بووە یان لەوانەیە کێشەکە لە سیەکانی کێشە لە سیەکانی عەسڵ هەر نەبووە باشە کێشەکە لە دڵیا بووە چوە عیلاجی گیادەرمانیەکی وەرگرتووە ئیهمالی کردو دواتر لی خراپ کردو کردی بە جەڵدەی دڵ کەواتە زۆر گرنگە لە لای کەسی پرۆفیشناڵ کە من بە بڕوای من دەرمانسازیکێکە لە گونجاوترین ئەو کەسانی کە پێویستە مشاوەری پێ بکرێت چونکە هەم ئاگاداری باگراوندە پزیشکەکە هەیە و هەمی شارەزایی لەسەر پلانتەکە هەیە زۆر باشە دکتۆر ڕاهێڵ بەردەوامە بین لە باسەکەمان بەڵام ناوبڕێک وەردەگرین خۆشەویستان ناوبڕێکی کورت وەرئەگرین و وەگەڕێنەوە وڵاتە پیاوەکەم لە بەیانیەوە زۆری خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین.
بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەهێڵ فەرهاد پزیشکی دەرمانساز و شارەزا لە بواری خۆراک و جادەرمانی قسە لەسەر بەکارهێنانی جادەرمانیەکانەکەین لە چارەسەرکردنی نەخۆشیەکاندا. کاک دکتۆر هەندێک جار ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕکلامێکی گەورە کراوە بە شێوەی ئۆنلاین بۆ دەرمانێکە خراوەتە قوتووە بۆ نمونە ئەڵێ ئەم دەرمانە بۆ دابەزاندنی کێش، بۆ زیادکردنی کێش، بۆ جوانکردنی دەم و چاو، نازانم بۆ بەهێزکردنی توانای جنسی، بۆ چەندین ڕیکلام بەم دەرمانانەوە کراوە کە ئەڵێ لە 100% سروشتیە و هیچ زیانێکی نییە. ئەم قسانە تا چەند ڕاستە و تا چەندە بازرگانیە؟ لە ڕاستیە ئەو بەرهەمانەی کە لەسەر سۆشیال میدیا و لە ناو پەیجەکان ڕیکلامی بۆ کرێت بە دەرلەوە ئەگەرم بابەتە ئەم شتە پاڵپشتێکی زانستی شێبێ پێم باش نییە کەس وەری بگرێ، چونکە باشترە لە کەسی پسپۆڕم شتانە وەربگیرێ. سەبارەت بەو بازرگانیە ناشەریفانە و نائەخلاقیە کە لەسەر سۆشیال میدیا بەسەر گیان و ڕۆحی خەڵکەوە ئەکرێت بەڕاستی خەفەتبارم. لەبەرەوەی بانگەشەی سروشتی بوونی ئەم پێکاتانە ئەکرێ ئەگەر حتا سروشتیش بێ ناتوانانی ئەو قسەی بکەی بڵێ سەلامەتە. ئەمەژەمان پێدا کە هەموو شتێکی سروشتی بێزیان نییە، تەنانەت ئاویش کە سەلامەترین خواردنەکە ڕۆژانەی خۆی تا ڕادێگەویش یەکە خولەکە قسەکەت پێ ئەبرم کاک دکتۆر، هەوڵاتیان وا تێگەشتون کەوتێ فڵان شت سروشتیە ئیدی هەر شتێ سروشتی بوو زیانی نییە، بەڵام وەک جەنابەت لە سەرەتاوە باست کرد ئەمما دەسروشتێش پێکهاتێکی کیمیاوی هەیە کە ئەمەش بۆ خۆی لەوانەیە کاریگەری خراپ دروست بکات کە یەکێک لە ریسک فاکتەرەکان بۆ شێرپەنجەی گەدە بریتە لە کاهووی سینی کە ئەمە کاهوە و بۆ نمونە لە هەندێک نەخۆشی ڕێخۆڵەیە ئێمە چوالە لە نەخۆشمان ئاگەن کە چوالە شتێکی سروشتیە. مەبەستم چییە کە دەوترێ ئەمە سروشتی یا ڕووەکە مانای ئەوە نیە هیچ کاریگەریکی نیە، لەوانەیە کۆمەڵی کاریگەری و زیانی هەبێ. فەرموو دکتۆر. طبعاً ئەمانە ئەبێ بزانین جارێ پێک هاتەکەی چییە کە ئەوڵێ سروشتیە، با بچین بزانین پێکاتە سروشتەکەی چییە. ئەگەر زانیمان پێکاتە سروشتەکەی چییە کە ئەوەی کە ئەو نووسیوێت هێ دڵنیا بینەوە کە تایەتی، یعنی بێ بە تێستێکا کوالیتی کۆنتترۆل هەڵسێ بۆی کە بزانانی ئەم دەرمان ئەم مادەی تایانە. دوایەوە کە دڵنیا بووینەوە تایەتی یین سەیری بەحسەکانەکەین کە تا چەند پشتگیری ئەم مادەی ئەەکەن بۆ دابەزاننی کێش کە بە دڵنیاییەوە هیچ بەحسێکی مێتا ئەنەلایسێکی گەورە نییە کە پشتگیری هیچ ڕۆکێ بکە کە بڵێ لە 100% ئەبێت هۆی دابەزاننی کێش، چونکە دابەزاننی کێش معادلەیەکی وازەحە. تۆ ئەبێ خواردن کەم بکەیتەوە وزە زیاتر سەرفکەی بۆی دابەزی، ئەمە سروشتی ترین ڕێگای دابەزانی کێش و بێزیانترین ڕێگەی دابەزانی. ئەمە نەخۆشیێکی لە پشتەوە نەبێت. بەڵام ئەمانە چین؟ ئەمانە بۆ چۆن یعنی خەڵک ئەیخوات و ئیسفادەشی لێ ئەکا لەبەر ئەوەی بەڕێزان ینی بۆی خەڵکی ئاگان لێ بێ، هاوڵاتیانی بەڕێزیش ئاگان لەوە بێ ئەم دەرمانانە سروشتی نین. یەکێک لە پێکهاتەکانیان کۆمەڵێک مادەیتایە مادەی کیمیاین کە ئەسڵەن FDA ڕێکۆڵی کردوونەتەوە لە بازار، هەر لە بازارە دەریێناون چونکە سەبەبی سەرەتانن، وەکو فینۆلفسالین. فینۆلفسالینی تایە کە کۆمەڵێک مادەی تایە ئەبێت هۆی کبکردنی ئیشتیها، کەسەکە ئیشتیای نامێنێ وازانێ بەهۆی ئەو ڕۆکەوەی کە ئەو بانگەشەی سروشتی بوونی بووەکە، بەڵام مادەیەکی کیمیاییە کە ئەوش خۆی سەرەتانی ئەبێت هۆی سەرەتانی جگەر و گورچی لە نمونەمان هەبووە و هەنێ مادەی تری تایە بێتە هۆی سکچوون و مزافاتی لاوەکی دروست بەهۆی ئەمەوە کەسەکە بڕێک لە پیسایی لە ناو ڕێخۆڵەکانیان دائەبەزێت کێشی بۆ شێوازەکە مەکە لە خواردن بزەوت. بەڵام ئەمانە هیچیان ئەو ڕۆکە سروشتەکە ئەمە ناکە، بەڵکو کۆمەڵی دەرمانی سروشتی دەرمانی کیمیایی لەگەڵ دەرمانە گیاکە تێکەڵ کراوە بۆی کاریگەریەکە خێرا بکە. ئەگینا کاریگەری دەرمانی گیایی لە بیدایەتەوە ئاماژەمان پێ هێواشە و خەفیفە باشە. ئەمە هەر لێرە نییە طبعاً ئەوەی ئەو چەند توێژینەوەیەکەم خوێندوتەوە کە کۆمەڵێک دەرمان لە سایت عالەمەکانە ئەفرۆشرێن بۆ چارەسەرکردنی ڕەبۆ لەژێر ناونیشانی دەرمانی گیایی، کۆمەڵی دەرمانە فرۆشن بۆ چارەسەری غودە، چارەسەری شەکرە. هاتوون توێژینەوەیان کردووە دەرکەوتووە هەر مادە کیمیایی هەر لیڤۆسایرۆکسینەکەی تایە، لیڤۆکسایرۆکسینەکەی تێکەڵی ڕۆک کردووە، تێکەڵی ڕۆکیان کردووە یایانە بە کەسەکە. میتفۆرمینی تیا بووە، واتە هەر دەرمانی شەکرەکە خۆی مەسەڵەن دکتۆر
پێشنیارێکا بۆ نەخۆشی شەکرە ئەمان وردیان کردو تێکەڵی جادەرمانەکان کردو کەسەکە خواردوی سێرەکە شەکری داوازێ باشە کەواتەمە فێڵێکە لە خەڵکی ئەکرێ وەوتمان مشکلەکە مشکلێکی عالەمیە ئەگەر کەسێک بڵێ کاکە خۆ ئەمە لە عالەمی شایە ئێمە مشکلەیەکی عالەمیە ساڵانە 6 ملیار دۆلار بازرگانی بەم ڕۆکانەوە ئەکرێ 6 ملیار دۆلار ئەنی ڕقمێکی زۆر گەورەیەوە هیچ دام و دەستگایەکیش نایەت کە بەژێر ستانداردی خۆیان تێپەڕێنی اینجا بڵێ ئەم دەرمانە گونجاو ئەم گیایە گونجاو بۆ بەکارێنە تازە حکومەتی ئوسترالیا هاواری لێ ساڵ ئەڵێ بێ ڕێکخراوی تێراپیتی گود ئەدمینستریشن TGA کۆنتترۆل لەم ولا کۆنتترۆلی ڕۆکیش بکات خەڵک لە خۆی ناتوانێت هیچ ڕۆکێک بەکاربێنێ بەبێ و تعلیماتی کە ئێمە بۆیان دەرەکەین زۆر باشە دکتۆر ڕێڵ یعنی بەڕای تۆ لە کوردستان ڕێکخستنی گیا دەرمانیەکان تا چەندە لە ئاسێکی باشایەوە سفرایە بە بڕای من بەداخەوە پێشنیارت چیە بۆ ینی تەسەورم کرد بڵێ زۆر باش نییە بەڵام نا بەداخەوە ئێڵێم چونکە بە ئاواتەوە بمێکێک لەو کەسانی کە پێشنیاری گیا دەرمانیەکە بۆ یەکێک بڵێ ئەم قسەیەم لەسەر ئەساسی فلانە بەحث و فلانە توێژینەوەیە چونکە کەسی زانستی و ئەم مادەکیمیانە گیرفانی قسەکان بزەبت ینی ئەم مادەکیمیانە پێویستە لەسەر ئەساسی توێژینەوەی زانستی پێشنیار بکرێ بۆ کەسەکە کە من دواتر باسی سوودی کۆمەڵێک گیا دەرمانیەکەم باشە بە پشت بەستن بە کۆمەڵێ بەحسی زۆر ئەمانە قسە گیرفانی خۆم نین باشە بۆیە مەفروزە ئەو کەسانی کە پێشنیاریم گیا دەرمانیانەکەن پشت بە بەحث و ڕیسەرچ ببەسن و توێژینەوە ببەسن تا پێشنیاری گیایە بکەن بۆ کەسێک بۆیە ئەمە ڕێخستنی ئەم شتە بە دەرەجەی یەک ئیشی حکومەتە ئەو کەسانی کە پرۆفیشناڵین لە بوارەکە نابێت دەستکاری ئەو ئیشە بکەن دووهەم بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ هاوڵاتی و ئاگادارکردنەوەیان لە کاریگەرە لاوەکیەکانی گیا دەرمانی وە پێشان بوترێکە بێتەوە جیهاد لە کێوە وەربگرن ئەمە زۆر گرنگە بە بڕوای من پێویستە فەرعێک لە کوالیتی کۆنتترۆل جا بکرێتەوە بۆ چاودێریکردنی کوالیتی ئەو گیا دەرمانیانە زۆر باش هەر لەسەر قسەیە کاک دکتۆر هەندێک جار ئەم دەرمانانەی کە ڕێکلامیان بۆ کرێت بە حساب سروشتین و خۆت باست کرد زۆرینیان دەرمانێکی کیمیاویان تێکەڵ کردووە و بە ناونیشانی سروشتیەوەی فرۆشن جاری وایە دەرمانەکار خۆی ئەو حەبانەیەکە لە سەیدەلیەکان ئافرۆشێنمان تێکەڵێکن ئەمانە هەندێکیان شانازی بەوەکەن ئەڵێ ئێمە مۆری وەزارەتی تەندروستیان پێوەیە لە کاتێکدا لەوانەیە ئەم مۆرە بۆ مەبەستی دیکە لی درابێت کە بۆ من ڕێگا درابێ بە ئەم شوێنە ئەم ناوەندە کە دەرمان بهێنێ یا بۆ نمونە دەرمان بەرهەم بهێنێ بەڵام مەبەست لەوە نەبێت کە ئەم کەپسولی ناو ئەم قوتووە کە کەس نازانێت چێت دەرهێنرا و پشکنینی بۆ کراوە و بزانن چیتیە چیتیانە مەسەلەی مۆرە چۆنەوە لە ڕاستیە ئەگەر بین باسی چاودێری و تێستی کوالیتی هەر دەرمان و هەر سەپلیمنتێ بکەین پێویستە لە ژێر جیهازی HPLC-ە لێکۆڵینەوە لە پێکهاتەی ئەو دەرمانە بکەین بزانین چەند پێکهاتی تایە و پێکهاتەکانی چین و ئایا ئەم پێکهاتانە مطابقن لەگەڵەوەی کە ناونیشانەکە کەسێکە بانگەشی بۆ یا کۆمپانیاکە بانگەشی بۆکە نمونەیەک لەو نمونانەی کە لەو ماوەی پێشووە کە دەرمانێک هاتبووە ناو بازار کە بانگەشی سروشتی بوونی بۆ کرا ئێمە توێژینەوەمان کرد و گەڕاین بزانین سەرچاوی ئەم دەرمانە کوێیە و ئایا چەند وڵات بەکاری هێنا و فیدباکیان چیە بۆمان دەرکەوکە ئەم دەرمانە بە ناوی دەرمانی سروشتیەوە بۆ چارەسەری ئازار بەکارهێنراوە و بانگەشی ئەوەی بۆ ئەکرێ دەرکەوتووە کۆمەڵێک دەرمانی کیمیایۆک و پاراسیتۆڵ و پیرۆگزیکام و ڤۆڵتارینی تایە کە ئەمە بۆ هەموو نەخۆشی گونجاو نییە بۆوانێ مەعیدیان باش نیە گونجاو نیە بۆوانێ زەختیان هەیە گونجاو نییە دراوە بە چەند کەسێک و چەند کەسێک لەوانی کە بەکارهێنراوە تووشی مزعفاتی لاوەکی مەترسیدار بوون تووشی جەڵدە بوون تووشی برینی مەعیدە بوون باشە بۆیە زۆر گرنگە کوالیتی کۆنتترۆل ئەمە بە هەند وەربگرێ کە بە فعلی و بە زانستیانە تێستی کوالیتی ئەو دەرمانەگییانە بکات زۆر باشە کاک دکتۆر بە شوەیەکی گشتی باسمان لە گیا دەرمانی کرد لە ڕووی زانستی وەکو خۆی کە چۆنە ئەبێت چۆن بێت بەو شێوەیە نییە کە تا ئێستا لەوانەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسەکریەوە خەڵک تێی گەشتووە بەڵام لەگەڵەوەشدا ئێمە زانین هەندێک گیاش هەیە کە سوودی خۆیان هەیە واتە سوودی تەندروستی هەیە و تەنانەت لە ڕووی پزیشکیشەوە سەلمێنراون و توێژینەوەیان لەسرە و لەوانەیە پزیشک خۆشی پێشنیاری بک بۆ هەندێک نەخۆش کە سوودی لێ ببینێ وەکو
یارمەتی دەرێک بۆ دەرمانانی کە بۆیە نووسی یاخود بۆ کەمکردنەوەی نیشانەکان لە قۆناغێک لە قۆناغەکانی نەخۆشیەکەیە کە بە گونجاوەزانرێ. ئەمە هەندێک نمونەی ئەو گیا دەرمانانم بۆ باس بکەی کە سوودیان هەیە باعثە بینەرانمان نەڵێن ئیتروان لێکردین ئێمە سەوزەش نەخۆین. نانا ئێمە مەبەستمانە هاوڵاتیانی خۆمان بە شێوازێکی سەلامەت بن لەو دەرمانانی کە بەکارهێنن و لەو دەرمانە گیانشی کە بەکارهێنن و ئێمە مەبەستمانە کە لاشی ئەوان پارێزراوە بێ دوور بن لە هەموو کاریگەریەکی لاوەکی وەگەرنا ئێستا باسی دیوە باشەکەی هەنێک دەرمانی گیاییەکەین کە خۆشبەختانە لە وڵاتی خۆمانە هەیە. یەکێک لەو نمونانە بریتە لە شویت. شویت یەکێکە لەو ڕووەکانی کە لە مێژە وا لە ناومانە زانراوەکە بۆ دابەزانی چەوری سوودی هەیە. بە پێی ئەو توێژینەوەی کە کراوە شویت مقارنە کراوە لە گەڵ دەرمانێک کە بۆ دابەزانی چەوری بەکارێنێت کە جێم فایبرۆزیلە دەرکەوتووە دابەزانی کۆلیسترۆل بەهۆی شویتەوە کە تقریبان بڕەکەی 100 گرام بۆ 150 گرامە لە ڕۆژێکە بەهۆی شویتەوە بڕی کۆلیسترۆل زیاتر دابەزێ وەک لەوەی ئەوانەی کە دەرمانەکان بەکارێنەوە. بەڵام ئایا هەر دابەزانی کۆلیسترۆل کافیە؟ نەخێر. ئەوانەی کە چۆری خوێنانەیە پێویست دکتۆر تەرکیزی لەسەر زیادکردنی HDL کەمکردنەوەی کۆلیسترۆڵە و کەمکردنەوەی LDL. شویتەکە کاریگەری نەبووە لەسەر HDL-ەکە واتە چەوری سوود بەخشەکەی زیاد نەکردووە بەڵام دەرمانەکە زیادی کردووە. LDL-ەکەی کەمتر دابەزاندووە وەک لە دەرمانەکە کەواتە مقارنەکە شتی زانستی بێ ئاوا بێ. شویت کە بەکاری ئەهێنی نابێ بە بەدیلی ئەمما خەڵک دەرگەکە لێرە ئەمەیە کاک دکتۆر لای من تۆ نەخۆشێکت هەیە کەسێکی بەتەمەنە توش بووی نەخۆشیەکانی دڵ و بەرزەپەستانی خوێن و چەوری بەرزە و وەک خۆتەزانی ئەو کەسە بەتەمەنانە بەشێکی زۆریان ئەم کۆمەڵە نەخۆشی پێکەوەی کاتی سەردانی پزیشکێکی تایبەت من دەکاوە پزیشکەکە بۆ نمونەیەکێک لە دەرمانانی بۆیە نووسێ بریتە لە حەپێک لە حەبەکان بۆ دابەزاندنی چەوری وەکەوەی خۆیت باس کرد یا حەبەکانی دیکە. ئایا نەخۆش ئێستاکە گوێی لە دکتۆر ڕەهێڵە بێ کە شویدێکێکە لەو شتانی بۆ دابەزاندنی چەوری باش ئەتوانێ بەکاری بێنێ لەوانەیە بتوانێت بەکاری بێنێ وەک یارمەتی دەری دەرمانەکەی خۆی بەس ئەتوانێت دەرمانەکەی خۆی فڕێبات شوید بەکار بێنێ؟ کاک دکتۆر بیکاتە بەدیلی ستانداردی دابەزانی چەوری و گایدلاینی دابەزانی چەوری خوێن بەو شێوازەیە کە دکتۆر تەرکیزی لەسەر زیادکردنی چەوری سوود بەخشە بۆ کەمکردنەوەی کۆلیسترۆڵە و کەمکردنەوەی LDL. ئاماژەمان پێدا شویتەکە کۆلیسترۆل دابەزێنێ باشتر لە دەرمانەکە بەڵام ئیش لەسەر چەوری سوود بەخشەکە ناکات کە ئێمە پێویستمانە کە چەوری بەخشێت و ئێمە ئەمانەوەی LDL زۆر دابەزێنێ بەڵام شویت کەم دابەزێنێ. بۆیە شتە زانستێکە بەم شێوازێ ئەوێ دکتۆر حەبەکە وەربگرێ ئێبە بڵێن نەخۆش حەبەکە وەربگرێ حەبی دابەزانی چەوریەکەی وەکو یارمەتی دەرێ بۆ حەبەکە ئەتوانێت شویتەکەش بەکاربێنێ. لە عالەمە ڕۆک یاخود هێرباڵ مێدیسن وەکو کۆمپلیمنتەری مێدیسن ناوەبرێ یاخود دەرمانی تەواوکاری پێوترێ دەرمانی یارمەتی دەری پێوترێ نەک جێگرەوەی دەرمانە کەواتە بەدیلی دەرمان نیە بە هیچ شێوازێ بە هاوڵاتیان ئەومان لێوەرنەگرن کە ئێمە شویتیان بۆ پێشنیارەکەن لە باتی دەرمانی چەوری دەرمانەکانی دابەزانی چەوری نەخێر بە هیچ شێوازێ ئێمە ئەڵێین شویت ئەم ئیشانەکە بەڵام لەو لاشەوە دەرمانەکە کۆمەڵی تایبەرمەندی باشتری هەیە لەو لاشەوە شتێکی ترەمێنێتەوە با بزانین کاریگەرێک لاوەکیەکان ئەبێ بخوێنینەوە لەسەری کاریگەری لاوەکیەکانی شویت چییە و ئایا بۆ ئەم کەسی ئەگونجێ ئایا بۆ ئەم کەسی کە ئەم چەوری خوێنەی هەیە و دەرمانی تر بەکارێنێ ئەگونجێ شویتی بدەینێ ئەوە پێویستی بە لێکۆڵینەوە بخوێندنەوە هەیە کە بەلایانی کەمەوە بە بڕای من هەر کەسێک کە داغڵی بانای بنین دوکانێکی گیا دەرمانیە بێت لەو کاتێک کە داغڵە بێت و قسە لەگەڵ کەسەکەی ئاکە هەتا و کاتی گیاکەی بۆ پێشنیارەکە بەلاین کەمەوە چارێکێک بۆ 20 دقیقە ئەوێ هەتا معلوماتی لێوەرەگری هەتا لێکۆڵینەوەی لەکەی ئەخوێنیتەوە لەسەری بۆی سەلامەترین گیا دەرمانی بۆ بشێری پێچێ. بەڵام ئایا وایە ئێمە چینە دوکانەکان ئەڵێن مناڵەکەمان غازاتی هەیە یەکسەر ڕازیانەمان هێنێ ئەچینە یان خیار چەمەرمان دەدەنێ باشە بەبێ ئەوەی بپرسن بە بێەوەی لە کۆڵینەوە بکەن بە بێەوەی شتێکە بەداخەوەجێی داخ. زۆر باشە کاک دکتۆر یەکێکی دیکە لەو گیا دەرمانانی کە توانین بڵێن لە ڕووی زانستی و سەلمێنراوە سوودی هەیە چییە؟ پێم وابێ گەزەنە و یەکێک لەو دەرمانانی کە من زۆر حەزم لە بژانەوەی ئەو ڕووەکە پزیشکیانەیە کە خۆمان دەوڵەمەندین پێیان یەکێک لەوانە بنێشتی کوردیە
یەکێک لەوانە گەزەنەیە یەکێک لەوانە قەیتەرانە کە ئەمانە هەمویان سلمێراون کە سوودی گرنگیان هەیە سوودەکانیان چیە ئەگەر بە کورتی باسی بنێشتی کوردی بکەین بنێشتی کوردی هەمومان کە ئیخۆین هەستەکەین ئیشتیامان نەکرێتەوە هەستەکەین یعنی دوای بنێشتە کوردیەکە برسیمانە بێتەوە کە ئەمە بەهۆی ئەوەیە کە یارمەتی دەردانی لیکە ڕژێنەکانەدا و یارمەتی دەردانی ئینزایمەکانی هەرسەدا و خێرا بڵین خواردنەکەمان خێرا بۆ هەرسەکە و دەرکەوتووە کە بۆ بەکتریای مەعیدە زۆر کاریگەری باشی هەیە بنێشتی کوردی بەڵام ئایا ئەبێ خەڵک بزانێ ئایا هەر بنێشتی کوردی بەس بە جوین ئیسرائیل لێکرێت نەخێر بەڵکو بنێشتی کوردی ئەو ڕۆکەی کە بنێشتە کوردیەکە دەرەدا کە دارەبەنی پێڵێن یاخود قەزوان باشە ئەگەر دروست بێت ینی بەس دارەبەن ینی کۆمۆنە لە ناو ئەم ڕۆکە پێشەوەی کە بێ بنیشتی کوردی کە تیرەیەکی تاڵە باشە دوای پوختکردنەوە ئەم کەتیرە ناوی لێنرێ بنێشتی کاڵ یاخود بنێشتی تاڵ ئەمە ئەکرێ ئەو کەسانی کە بەکتریای مەعیدانێ لە پاڵ بەکارهێنانی دەرمانەکانیانە بۆی دەرمانەکانیان باشتر ئیش بکە ئەکرێ بنێشتە کاڵەش بیخاتە گولاجەوە یاخود وەکو دەنگکۆڵەی بچووکی لێ بکە قوتی بدات بەم شێوازە هەم بۆ بەکتریای مەعیدەی باشە و هەمیش یارمەتی ڕێخۆڵەیەدات ئەگەر برینێک لە ڕێخۆڵەیە هەبێ سا ڕێژیەکات و یەکێکی تر لە بەکارهێنانەکانی بنێشتی کوردی بۆ چارەسەری ئازار بۆ چارەسەری وند و ئینفێکشنی بەتایبەتی پێست بۆ چارەسەری ئلتیهاباتی پێست زۆر کاریگەرە ئەگەر بە شێوازێکی زانستی ئامادەکرابێت زۆر باشکار ئەمە بنیشتی کوردی حەزەکەم یەک ئاماژەش بە تەمان ئەوەی بنیشتی کوردیەکە توێژینەوەی کراوە لە زانکۆی پزیشکی هەولێر لەسەر ڕۆڵی بنیشتی کوردی لە ناوبردن و یاخود کەمکردنەوەی گەشەی ئچ پایلۆری کە بەکتریای هۆکاری بەکتریای گەدەیە کە لەهۆی برینی بەگەدە ئەمە بنیشتی کوردی لەسەر گەزەنە کە ئەمە ڕۆکێکە لە ناوچە بێستانەکان زیاتر ئەڕوێ کە ناو ئینگلیزیەکەی نیتل پاڵمیتۆیە ئەم ڕووەکە ئەو توێژینەوەی کە کراوە لە وڵاتی ئێران توێژینەوە کراوە لەسەر ئەو کەسانی کە پرۆستاتیان هەیە و گەزەنیان پێداون دەرکەوتۆ دوای چەند مانگێک لە بەکارهێنانی گەزەنە کە پێویستی کردووە ڕۆژانە گرامێک بۆ گرامونیوێک گەزەنە وەربگرن دەرکەوتووە حەجمی پرۆستاتیان کەم بۆتەوە لە چا ئەوانی کە بەکاری نایەن بەڵام ئایا ئەم حەجمی کەمبوونەوەی ئەگەر دەرمانەکە بەکاربێنێ زیاترە بێ بەتاکی زیاترە بێ ئەگەر لەگەڵ دەرمانێکا بەکاری بێنێ ئەو دەرمانانی کە خۆیان بۆ چارەسەری پرۆستاتن بەکاری بێنێ کاریگەری دەرمانەکە باشترەکە بەمەرجێ لەگەڵ ئەو دەرمانەیە ئینتەراکشنی نەبێت کە ئەبێ بخوێنینەوە لەسەری دوجار ئەبێ لە سەرچاوی زانستی و بخوێنینەوە لەسەری بزانین ئەو دوو دەرمانە ئەو دەرمانەگیای لەگەڵ دەرمانەکە ئەگونجێن بە یەکەوە بیدەین اینجا پێشنیار کاک زۆر سەرنجام لەوانەیە هەر پێویستمان بە پرسکردنی پزیشکەکەمان یاخود پزیشکێکی دەرمانساز هەبێ چونکە لەوانەیە من ئەگەر لەو بوارە نەبم بشخوێنمەوە لەسەری نەتوانم بە دروستی وەڵامەکەی وەربگرم بەتاکید کامە یەکێکە لەو هەڵانی زۆر هاوڵاتی تێکەوەی کاتی خۆی لەسەر دەرمانێکە خوێنێتەوە بالضبط کاک دکتۆر ئێمە لەو کۆرسی کە بەشداریمان کرد چەند سەرچاوەیەکی زانستیان بۆ پێشنیار کردین کە ئێمە پێویستە لەو سەرچاوە زانستیانە معلومات وەربگرین کە یەکێک لەو سەرچاوانە دامەزراوەی ئەمریکان بۆتانیکال کۆنسڵە کە بە ABC کورتکراوەکە ABC ئەم لەم دامەزراوەیە هەموو معلوماتانی کە پێویستن لەسەر دەرمان لەسەر پێکاتەکانی یا دەرمانی لەسەر کاریگەری لاوەکیەکانی لەسەر ئەوەی کە چ کاتێ بەکاربێنرێ چەند بەکاربێنرێ لەم شوێنەیە هەیە طبعاً پێویست بۆیە کە ئەکاونت و شتر دەبێ بۆی ئەکسسی ئەو ئینفۆرمێشنانە هەبێ ئێمە ئیتر ناچین لە گۆگڵ بگەڕین بڵین سوودەکانی مەسەلەن بنێشتی کوردی ئیتر لە هەرکی هەر شتێک هێنە نەخێر ئێمە بەپێی توێژینەوە بەپێی سەرچاوە زانستیەکانی خۆمان قەرارە دەین کە ئەو شتانیشی کە باسمان کرد ئەو سوودانی ئەو هەم بگەزەنە هەم بنێشتی کوردی هەم شوید بە پشتبەستن بەو سەرچاوانە ئێمە قسەی لەبارەوە سەرچاوی زانستی کەواتە قسەیەک نیە تەنها وەکو ئەڵەیە بڵاو کرابێتەوە زۆر باشە کاک دکتۆر کەواتە لە کۆتای من پێم خۆشە بینەرانی بەڕێز لەوە ئاگادار بن کە گیادەرمانی وەک ئەوەیە کە ئێستا باسمان کرد وەکو خۆی سوودی هەیە بەڵام بەو مەرجانە بەو تایبەتمەندیانی کە جەنابەت باست کرد وەک یارمەتی دەرێ بۆ دەرمان و لە دوای ئەوەی کە پزیشک نەخۆشەکە تەشخیصەکەوە دەڵێ نەخۆشیەکەی فڵان شتە پێویستە بەکاری بێنێ
بەو شێوەیەش کەواتە بۆمان دەرکەوت بەو شێوەیەش سەلامەت و تەندروست نییە کە هەرکەس ئەڵێ لە سەدا سروشتێ تا ئەو من لێ ناترسم ئەوانیش بۆ خۆیان زیانیان هەیە و لەوانەیە لەگەڵ دەرمانەکەی خۆمان کە بەکاری دەهێنین زیانیان هەبێت. من ئەمێ بە یەک نمونە کۆتایی بە بەرنامەکە بێنم. لەم ماوەیە ڤیدۆیەکم بینی سەبارەت بە بەکارهێنانی لیمۆ. ئەڵێ بە حساب لیمۆ کەسێک کە قسە کە ئەڵێ لیمۆ چارەسەری کۆتایی شێرپەنجە ئەکات لە کۆڵ نازام لە کۆ ئەیهێنێ ئەڵێ من بەحسم بینیوە و ئەڵێ لیمۆ 10,000 جار لە دەرمانی کیمیاویەکە بۆ شێرپەنجەکە باشترە. جا من تەنها ئەوەندە بە هاوڵاتیان ئەڵێم ئەگەر لیمۆ ئەوها چارەسەری شێرپەنجە بکە بۆ لە سەرتاسەری جیهان و بەرچاوی خۆشمانەوە لە نەخۆشخانەکانی کوردستان ڕۆژانە دەیان نەخۆش بەداخەوەی گیان لە دەسەدەن. ئەوانە لیمۆیان دەست ناکەوێ ئەی ئەقلیان نیە لیمۆ بێنن. یعنی ئەمە بۆ خۆی هەر ئینسان ئەم بیرە بکاتەوە زانێت کە ئەم قسەی نازانستیە. لە ڤیدۆکەدا باز لە ئێرانەکە بە حساب ئەڵێ لە ئێران شێرپەنجە نیە لە کاتێکدا جەنابەت لەوانەیە ئاگاداری داتاکان بی ئێران یەکێکە لە وڵاتانی کە شێرپەنجە تیدا زۆرە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە ئێراندا. کاک زۆر بەخێر بیت زۆر سپاس بە ئامادەبوونت شنوکەوێکی جوانی زانستی یا دەرمانیت کرد. سپاس بۆ ئێوەش ئەگەر دەرفەت هەبێ لە کۆتاییە یەک قسە بە هاوڵاتیان بڵێم هاوڵاتیانی ئازیز تکاتان لێ ئەەکەم کە هەر معلوماتێک کە پێویست بە لاشەی ئێوە هەبوو و تەندروستیەوە هەبوو تکایە لە کەسی پسپۆری وەربگرن ئیتر لەسەر بەکارهێنانی دەرمان بێ لەسەر شێوازی خواردن و ڕژیم و هەر شتێک بێ پرس بە کەسی پسپۆر بکەن چونکە باسی لیمۆت کرد ئەمێ یەک ئاماژەی کورد بە لیمۆ بدەم ئەگەر لیمۆ هەمومان بە سەلامەت ئەیبینین ئەوە دیوێکی خراپی تریشی هەیە لە توێژینەوەیە کە ئاسەلمێنراوە ئەو خواردنە مزرەمەنیانە وەکو لیمۆ پرتەقال سندی ئەوانەی کە دەرمانی تەرکردنەوەی خوێن بەکارێن وەکو وارفارین نابێ بیخۆن چونکە ئەبێتە هۆی نەزیف و کۆمەڵێک لەو ڕووەکانە ڕێگریەکەن لەوەی کە ئەو دەرمانانی کە بەکارهێنین کاریگەری ئەو دەرمانانە کەمەکە لەوانێ تۆ دوجار تووشی جەڵدە ببی دوور بێخوا تووشی پەکەوتنی گورچی لەو جگەربی بۆیە تکاتان لێ یەکەم هاوڵاتیانی ئازیز تکاتان لێ یەکەم بە هیچ شێوازێ لە ژێر ڕێنمایی کەسی پسپۆرانە بێ نە دەرمان نەگیا دەرمانی بەکارمێن. زۆر باشە کاک دکتۆر ڕەهێڵ زۆر سپاس بە ئامادەبوونت دووبارە. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ.